انسانێک و پشتا خداینەما دخوازن لەسەر کە داوای ئینسانێک و هاتین جانێ خۆش بۆی ئێزدیاکردینە قوربان جارە یەکەمە دیرۆکێدا هێزێکی پاراستنا ژنێ ئێزدی تێ ئاواکردن پرسی تری عێراقیش ئەنجامدەری تاوانی جینۆساید و تاوانی دژە مرۆڤایەتی بن ترسیان لەوە هەیە بۆیە ئەم دەرگایە بۆ خۆیان ناکەنەوە ئەگەر خۆشی ڕاستەوخۆ نەچوو بێ لە بەرەوەی دەسەڵاتدار بووە دادگا حکمیە بۆیە ئەوەی کە دەچێتە چوارچێوەی ئەم تاوانەوە تەنها چەکدارەکان نین کە ئەگەر ئەم تاوانیانیان کردێ ئەوانەی کە سەرپەرشتیشیان کردووە ئەوانەی ڕەنگە ڕۆژێک مێژوو ئەم لغزە هەڵبێنێ کە لە پشتی ئەم تاوانە گەورەیە بوون ڕەنگە دەوڵیە تەدەخولەکە و تاوانباران سزایە بەو شێوەیە نییە شەهیدان خاوەنی ڕاستەقینەی وڵاتن فەرموون بەرەبەیانی 3 ئابی 2014 بەرەبەیانیەک هەڵاتنی خۆر بۆ کۆمەڵگەی ئێزدی کە یەکێک لە باوەڕە هەرکۆنەکانی مێزۆپۆتامیایە ئەمجارە واتایەکی سری هەبوو. بەروارێک کە لە ئێستادا و لە دوای تێپەڕبوونی 11 ساڵ بە بیرهێنانەوەی شاڵاوی قڕکردن و ئاوەرەبوونی گەلی ئێزدی و ڕەفاندن و کۆلێکردنی ژنان بەبیر دەخاتەوە. بەرەبەیانیەک کە بۆ گەلی ئێزدی بوو بە فەرمانی 74 فەرمانێک کە لە ئەنجامی هێرشی چێتەکانی داعش بۆ سەر کۆمەڵگەی ئێزدی بە هەزاران کەس تیایدا ژن و منداڵ بوونە قوربانی ئەقلیەتی تاریکی پیاو سالاری هێزە داگیرکەرەکانی کوردستان. لە هەڵدانەوەی هەر پەڕەیەکی مێژووی گەلی کورددا لە پاڵباوەڕی و بیرکردنەوەکانی یادەوەریەکی هێرش و لەناوبردن بوونی هەیە. یەکێک لە بەڵگەکانیش باوەڕی ئێزدیەکان و فەرمانی 74 کە تابلۆیەکی لێوان لێ و لە هێرش و بەرخۆدانە. تابلۆی پەنابردنە بۆ چیا سەرکەشەکان و پاراستنیانە لەلایەن گەلیلاکانی ئازادی هەپەگە و یێژە سپارەوە شەرمانانی یەپەگە و یەپەژە چۆن ئەو گەلەیەن لە قوڵکردن ڕزگار کرد و بە پێشەنگایەتی ژنان ڕووناکیان بەسەر ئەقلیەتی تاریکی داگیرکەران سەرخست و بەم شێوازە خۆیان مێژوو و باوەڕەکانیان پاراست بەڵگەیەکی هاشە هەڵنەگری ناوپەڕەکانی مێژوو. ام بهوارا گلین خوی ازدی باتنه ام بهوارا شنگالی باتنه ام نخوازن فرمان هفتی و سیا چی به امی جان خوشی بدن ام قبول نکن چی به خۆپاراستن فاکتەرێکی کاریگەرە لە تێکۆشانی گەل و ژنانی کورد. ژنانی ئێزدیش دوای تێپەڕبوونی 11 ساڵ لە فەرمانی 74 بە بنەماگرتنی ئەم فاکتەرە ڕۆڵی بەرچاو لە پاراستنی کۆمەڵگە دەگێڕن. هەر بۆیە ڕێبەراپۆ دەڵێت ژنانی ئێزدی پێشەنگی سەرەکی ئەم تێکۆشانن بوونە ئامانجی هێرشی توند وەلێ هەرگیز سەریان نەوی نەکرد. بە بەرخۆدانیان لە شنگال سەر لە نوێ هیوای ژیانێکی شکۆداریان بۆ خۆیان و هەموو گەلان زیندوو کردەوە. بۆیە پاراستنی گەلی ئێزدی لەسەر بنەمای پاراستنی جەوهەری خاوەنداریە لە ویژدانی مرۆڤایەتی. ژنانی کورد بەردەوام بە بڵندکردنی ئاستی تێکۆشانی خۆیان بوونەتە نمونە لە جیهاندا و یەکێک لەو هێزانەی کە ئیلهامبەخشی ژنانی ئێزدی بوون هێزەکانی یەپەژن کە بە بنەماگرتنی فەلسەفە و ئایدۆلۆژیای ڕێبەراکۆ توانیان خوێندنەوەیەکی نوێ بۆ خەبات و تێکۆشانی ژنان بکەن و ببنە نمونەیەکیش بۆ ژنانی شنگال. ژنانی ئێزدی ئێستا لە شنگالدا بە ئیرادەی ئازادەوە بوونە نوێنەری تێکۆشانی خۆیان و خاک و وڵاتی خۆیان ئەپارێزن. مەبەستمان لە کۆبوونەوەی ئەمڕۆمان بۆ بەڕێوەچوونی پانێلێکە کە دەربارەی تێکۆشان و بەرخۆدانە و تێکۆشان لە بەرامبەر جینۆسایدە بەتایبەت لەلایەن ژنانەوە. ئەفسەرانی بەعز ڕۆڵێکی سەرەکیان هەبوو لە بەهێزکردنی ئەو گروپە تۆڕەوانەیە ئەو بۆ حەرەکەی تەوحید و جیهاد دروست بوو بە سەرکردایەتی ئەبوو مەسعەد زەرقاوی کە بەیعەتیە بە بن لادن لە ناوچەی میزۆپۆتامیا ئەو سەرکردایەتی قاعیدە بکات ناوینە حەرەکەت جیهاد فی بلاد الرافیدەی. ئەم حرەکەیە تۆنڕە بوو سەلەفی جیهادی بوون خۆمان لە مێژۆکە ژیانین و ئەزانین کە چیان کردووە بەڵام دوای ئەوە ناوی خۆیان گۆڕی بۆ دەولە ئیسلامیە فی العێراق
ئەوە بوو لە 2006 ئەبوو مەسعود زەرقاوی لای ئەمریکیەکانەوە کوژرا دوای ئەبوو حەمزەی مهاجری و ئەبوو عومەری بەغدادی سەرکردایەتیان گرتە دەست ئەوانیش کوژران لە 2010 لەلایەن هاوپەیمانانەوە لە 2010 بەیعەتیان نا بە ئەبوو بەکری بەغدادی دیارە حرەکەی تری تۆڕاوی تر هەبوو لە ناوچەکە لە سووریا بەرەی نوسرە بە سەرکردایەتی ئەبوو محەممەد جۆلانی کەەوەی ئێستا سەرکردایەتی وڵاتی سووریاکە یەکێک بوو لەو گروپە تۆڕەوانە و بەشێکیان بەیعەتیان نا بە ئەبوو بەکری بەغدادی بەشێکیان مانەوە بەڵام ئامانجیان یەکێک بوو ئامانجەکەیان توندڕەوی بوو و بە زۆرکردن و داگیرکاری بوو و ئەو تاوانانەی کە ئەنجامیان داوە هەموو وەکو یەک ئەم حرەکە تۆڕەوانە بەشدار بوون داعش توندڕەوترینیان بوو و بە هەمان شێوە بەرەی نوسڕەش دیارە ئامانجیان دروستکردنی دەوڵەتی خەلافەت بوو لەسەر هەر خاکێک کە داگیری بکەن ئامانجی ئەوان داگیرکردنی خاکێکی بەرفراوان بوو ئەمە تایبەتمەندیەکانی داعش بوو و بەوە ناسرابوون کە زۆر دڕندن زۆر توندن لە مامەڵەکردنە لە تاکتیکا بەهێز بوون لە بەکارهێنانی سۆشیال میدیایە بەهێز بوون توانیان تەرویجێکی زۆر باش بکەن بۆ ئەو حرەکەی کە دەستیان پێکرد بوو و توندوتیژەکانی خۆشیان لە ڕێی سۆشیال میدیا زۆر زۆر باش بەکارەهێنا بۆ چاوترسانی خەڵکو کە ئەو ترس و لەرزەبخەنە ناخی خەڵکەوە و خەڵک لیان بترسێ وەکو وتمان لە پرۆپاگەندا و تاکتیک لە تاکتیکیشا بەهێز بوون ئەو گروپە بەرهەڵسکاریانەی کە لە مەنتیقەکەی هەبوون بە تایبەت لە سووریایە ئەوان ئەچوون دژایەتی گروپە بەرهەڵسکارەکانیان نەکرد بەس دژایەتێکی ئەوتۆی حکوومەتی سووریا نەکرد زۆر زۆر بەکەمی یعنی بەریەکەوتن ڕوویاوە ئەگەر سەیری مێژووی ئەو چەند ساڵەی ڕابردوو بکەین لەگەڵ حکوومەتی سووریا و داعش گەلی ئێزیدیش کە بابەتەکەی ئەمڕۆی ئێمەیە و ئەم داعشەی ئەمڕۆ باسیەکەین کە چی کردووە بەرامبەریان تاوانی گەورەی نێودەوڵەتی کردووە بەرامبەریان گەلێکی ڕەسەنی ناوچەکان و لە ڕەچەڵێکێکی ئاینی و فەرهەنگێکی قوڵ و ڕەگ و ڕیشەی قوڵیان هەیە لە مێژووی کوردە لە ناوچەکانی شەنگال و شەنگال بە شوێن و بە قەڵای سەرەکی ئێزدیەکان ناسراوە ڕەنا ئەوڕیانم باشتر لەو مۆزوعات دەست من لە ڕووی ئەکادیمیەوە کە ئیشارەتم پیاوە یەک لەو توێژینەوانەی کە بەردەست من کەوتووە ئامارێکە لە 2019 کراوە کە ئێزدیەکان ژمارەیان لە عێراقدا بەداخەوە ئەڵێم دەوڵەتی عێراق لە ڕووی یاساییەوە دەوڵەتە 500 بۆ 700,000 کەسە لە سووریا 12 بۆ 15,000 کەسە لە تورکیا لە ساڵ 1982 دابەزیوە بۆ 30,000 کەس دوای ئەوە لە 2009 ئەم ڕێژەیەدا ئەبەزیە زیاتر کۆچەکەن بەرەو ئەوروپا و بە تایبەت ئەڵمانیا بۆ 5,000 کەس کەمە بنەوە لە جۆرجیا لە ئەرمینیا تا ڕادەیەک ئەو ژمارەیە لە وڵاتی جۆرجیا سەقامگیرترە وەک لە وڵاتەکانی تر بەڵام لە جۆرجیا و ئەرمینیاشەوە هەر کۆچکردن هەبوو بە تایبەت بۆ وڵاتی رووسیا کە ئێستا لە وڵاتی رووسیا نزیکەی 30,000 کەسێکە بن پێکهاتەی کۆمەڵایەتی ئێزیدیەکان و هەمومان ئەزانین پێکهاتەیەکی چینایەتیە لە میر و شێخ و مرید پێکهاتووە و پرۆسەی هاوسەرگیری تیایدا داخراو لە ناو کۆمەڵگەکەی خۆیانە زیاتر بە کولتوری نەریتی زارەکی ناسراوانواتە ئەو ئاین و کولتورەی کە هەیەە لە ئەنجامی ئەو هەموو زوڵم و ستەمەی کە مێژوو لێی کردوون بە زارەکی ئەم کولتورە ئەم مێژووە لەنەوە بۆنەوە ئەگوازنەوە ئەمە یەکێکە لە هۆکارە هەرە سەرەکیەکان کە ئێزیدیەکان بە مێژووی زارەکی دەوڵەمەندن لە تاریخە ئێزیدیەکان زۆر زۆر زوڵمیان لێکراوە یعنی هەر لە سەردەمی سەلجوقیەکان عەباسیەکان مەغۆلەکان و عوسمانیەکان سەفەویەکان
هەتا دوایی لە سەردەمی ڕژێمی بەعسی عێراقیشا کە بە هەمان شێوە زوڵ مستەمی زۆریان لێکراوە دیارترین لەوانی کە لە سەردەمی سەلجوقیەکان عیماد زەنکی بووە کە کوشت و کوشتارێکی زۆری کردووە توندوتیژی زۆری بەکارهێناوە و بەدرەدین لۆلۆ و لە سەردەمی عباسیەکانە معتەسم بیللا ئەمانە ئەمە کە عباسیەکە وەکو نمونەی هێنمەوە مشتێکە لە خەروارێک بابەتەکەی منیش زیاتر یاساییە مێژووی نییە بەس بۆ ئەوەی کە بڵێن کە ئێزدیەکان لە بە درێژایی مێژوو ئەو زوڵ مستەمان بەرامبەر کراوە بەلکی وا بخۆشی دسنڤسیۆنێ دەژی ئەو دیمەن دیتن بچاوێ خوا و ئەو ئەم بێژم قەتکردنا کو لە دژی ما پێک هاتی خواستین ماژ و کۆکێ ڕابکن بێ سەدەم بێ کو ئەم بچن عێریشیەکی بکن بێ کو ئەم کار بێن یعنی ما تو سەدەمی وێژی نیم بوون ji ber ku tenê em êzdî bûn dixwastin me qir bikin ji kokê ve we ev tişt bi çavê xwe jî dî lê ma wekî jinên êzdî wekî civaka êzdî em bi xwe li wan kêliyan re li wan kêliye ku yani ev kêliye ku rastî jî mirovahî tune dibû wijdanê mirovahiyê nedima yani bi rastî jî tiştê ku civaka êzdî dîtî bi tiştê ku taybet jin vera rûbirûmayî tu kesî yani tiştekî wisa li dîroka mirovahiyê de pêk nehat ji ber ku yani wekî jin me ew hest belkî rast temenê me zêde nemezin bû tiştê ku me jiyan kirî ama tiştê ku rastî jî beramberî jin hatî kirin yani li dîrokê de li beramberî tu kesî nehatibû kirin yani rast e belkî em bêjin bi şêweyên cûr be cûr li ser jin êrîş hebin li ser civakan êrîş hebin ama êrîşekî bi vê rengî li beramberî tu însanî nehatibû kirin ji ber yani taybetî jî wekî jin niha jî miko di her milîve ew êş ew tiştê ku dihate jiyan kirin jinê ew êş dikirin ji ber ku yê ku zarok bi çon zarokê wê jinê bûn em bêjin jin dema rûbirûyî wê ticawuzbûyînê wê destdirêjiyê dihat her dîsa ew êş ew destdirêjiya jinê bû yani di her milî de em bêjin dema ku birayên wan bavê wan hevjînê wan li ber çavê wan dihatine serjêkirin dihatine qetilkirin dihatine kuştin dîsa jî ew êş heriya jinê bû yani êşa ku jinên êzdî kişandî êşa ku bi rastî jî civaka êzdî kişandî yani tu însanî nekişandin ama em bi vê ew êşa ku me kişandî ew zehmetiyên ku me dîtîn ew tiştê ku em vê re rûbirûmayîn niha ew tişt ji me re bûye hêz ji ber ku rastî jî kesên ku wekî we hêja kesên ku wekî we rastî ji me hîs dikin bi me re li kêleka me bûn bi me re heger ew tişt jiyan jî nekiribin ama wijdanê wan qebûl nekir wijdanê wan bi wî tiştî êdî hesiya êşiya ama kesên ku bûne sedemê wê fermanê jî kesên ku parastina wê civakê dikirin parastina me wekî civaka êzdî dikirin wisa bi rehetî vê wijdanî yani wijdanê wan em bêjin hîç yani wekî ku ne mirov bûn wekî ku rastî jî di nava însanetiyê de jiyan nedikirin wisa bi sanahî wisa bi sehelî karîbûn rehetî pişta xwedin wê civakê wê civakê di nava qirkirinekê de di nava fermanekê de di nava genosaydekê de bihêlin û pişta xwe bidenêtî û berya ku gel birevê berya ku gel koçber bibe ew li erebeyê xwe sarbûn û revîn ji şingalê pişta xwe dane şingalê هم دملي ريخستني ده هم ملي زاغوني ده هم دملي ياساي ده كرد كاربن ما في خوا في بيواجوي ده بكن بن garanti ياساي ده اجبونا ويكي روجاوي كردستاني ده بيواجوا 13 ساله ده وامنها برو سالي 14 هاديچن وكجن اساس
بيلا جوهرتنا يعني وقت بيجن بهارا هو نافلي كر بهارا عربة أساس ما كرداش بوخو بينا سكر وكا بهارا جلا يعني همو قال وسري ويدا قالي كردي كو بن سياغا دولة دسلادار دا نتاو برز دا بماف بناسنما بزمان فرصتك كو أم تكوشينا خبلن بكن ودنابا بي تكوشيني دا بيسر هلداني دا أساس بريارة هري خورت أو بوكو جنا كرد روجاباي كردستاني دا 2011 پیشنگتیا شورشی کر. بگومان گلک سدم هبون کو گلی کرد و جنا کرد دست شورشی بکی و شورشی کل سر هیمانه کی گلکی خورد بی. چما چونکود پیواجو 5 و 4 ساله دا یا دستلاداری رژیم وعس کرد جی يعني بين أصنما كرد بي زمان كرد بي وك مروفنا حساب كرن أساس هر وقتي وك بنابر كرن هر وقتي وك همولاتي درجة سيدة تعامل بارا كرن وجبلي كو دمي فرصة جديد كو كردكي حتى وقت بيجي ججنا وخويا نتوي بيروز كربا فرصة جديد يرشتكر يان دا كردكي بحثا ما في خو سياستي كربات بني زندان رجيمي دا دهاتا كشتن برشكنجي دا وددو یک ایشا نتوا خو هر زیده راد کرد کورانی دبنی خانیات جنا کرد چونکو جنا کرد انجام بیناسنا بونا زاروکی وی بارکی گران بوجیران ندیتنا دفرتی کو کار بکی زاروکی خو خودی که جیر بارک بو همان دمی زحت لکاری بو زاروکی خو فیری زمانی خو کش بو جنا کرد ایشک بو همان دمی جنا کرد یا کو مجبور بو زاروکی خوی کو دشيان ده حتى لشكرية دولتي بلا ورغم بي دولتي تشوبير سرسري ودي سجنا كرب فأفهموا سدمين أساس أنجام السياسة كي سيستماتيك ياكو رجيم باش همبر قالي كرد مشان وإيشاوي وكوراني إيكو بيهسكر أساس جنا كرد فأفهموا سدم أساس يلشكو جنا كرد 2011 ده بيشكتي كي خورتش بونا جوهرتن وبجوهرتني دروجابای کردستانی ده دست پی بکی و وی گوهرتن سر فلسفه ریبر آپو نتنید با دروجابای کردستانی ده مینی لیبلیم گلی دنی کول کلکا گلی کرد جیان دکن و ناوان ده جیان بکی وکه تجربه کی هری خورد فجبویا کی اساس مسی گاوی پر گرینگ ده دست پی کرد از خوازم بیجم نه دمی از بحثت شتاد کم نه معنی زحمتی تو نبود دمي دسبيكا شورشي تي بيرامن ودمي كرت ريبرتي ناميكشيان بو اگر جواكا مد خوازي بي واجوا ديروكي ده شورش بكي وهرتن وغوهرتنا بكي فبيوستي گلكي خوازي شورش بكي بيوستي بريخستني هيا بيوستي ميكانيزم كي ريخستني يعني بارستني خورت هيا همان دمي بيوستي بتاكلين خورت هيا هم نافخوي وهم بقلي درة فجبونا وياكي مسألة وقت جواكا كورد دمي رجيم جدب هريمي مبردا وجروبين شتاء ابن نابي نصرة وتوحيد وجروبين نابي يعني شوماين خدي خلفية إسلامية تدرو برو هريمي مهاتن جبركو قال بيواجهوا خويا ريخستنيا هندك دبو دفرتين بركين بون رومي وينا إرادة باوري وجوشا كوجنا كردا هيلش بإيريشي خوي دسبيكي سريكاني دوان بالا در خدمتك ببن وهمان دمي تجربة ماكو 2 سال سر درباس نبون ملي ريخستني وملي لشكري وملي دبلوماسي إيريشا شنغالي دسبيكر وكا كارك وبرپرسيارتيه كي هري گرنگ روجاوای کردستانی پارستن و بکرنا کرودورا کی مروباهی کو گلی می شنگالی به قتل عام و ایباده کو الروبروی و هاتن حمله کی وصابکی سی مانگی 8 2014 وكو جنوسايد كي للسر إزيديان بيكات أم سمينرا بو وينا لدار خستن جالي رابا جيفا وكونغرس سارفا بريودر أم وكو جني كرد دبي أم ديروكا خو بباريزن
ويعني أركي قول السرمية لروجهلاتا نابين لأم منطقي كردستان ده هون دكارن بدين يعني أرمني لكوهاتنا هر قليل له وندزان بلكوهاتنا بس وناتو أنا بلين كرد لكوهاتنا كرد هر بهزار سالة لردجين لديار بو لكا شكوتي شاندر ديار بو ديروكا كردان بهزار سالة لردجين أم جنوسايدا يعني كل سر إزيديا بو خوستن جو إزيديا قربكن لناتوانن إزيديجي بهزار سالة لردجين أركي مال سرما وكو جن چون بپاريزن بچان داخوا بزماني خوا يعني اف جنوسايدانا تيك ببن او ايشي قوكالي زيدي بريدي راكردي او ايشايا هر قط جبير نابه